ئەوەتەی کۆچەیە کۆجەکەم، ئەوەتەی گڕ هەیە ئەسووتێم، ئەوەتەی ئاو هەیە ئەخنچێم، ئەوەتەی تیخ هەیە قوربانیم، ئەوەتەی خاک هەیە بێ خاکم، ئەوەتەی شاخ هەیە من تلۆرە بمەوە و ئەوەتەی دار هەیە لێ ئەدرێم، من لە پێش موساوە ئاوارم، پێش مەسیح من خاچم، پێش قورەیش من زیngە بە چاڵ و پێش کسێن من سەری بڕاوم، ئەنفالە ئەنفالە ئەنفال. نۆ مناڵ بووین، جێی دایکم بۆ خوشک و براکانی خۆم گردەوە، بەڵام بێڕەحمانە نوگرە سەلمان دوو خوشکی لێ سەندم لەوێ، لە نوگرە سەلمان دوو خوشکم مرد لەوێ، کە ئەمانەش گەڕیانێتەوە لە نوگرە سەلمان، چیرۆکەکان قەت دوایی نایە، ساڵ لە ساڵ ناخۆشە بۆ ئێمە. ئەو دوو خوشکەم یەکێکیان شیریە خوارد، تەمەنی تقریبەن 2 ساڵ بوو، ساڵ و نیمێک و هەر شیریە خوارد، شیر نەبوو بیدەین پێی، لە برسیا مرد. ئەو خوشکەکەی ترمیش توش نەخۆشی هات، 4 ساڵ بوو تەمەنی، توش نەخۆشی هات لەوێ، بە نەخۆشی چاوی کوێر بوو، ئەمانەی کشی بوو بە دوومەڵ گەورە گەورە، ئاوا دوومەڵ لە سەر ڕوومەتی لە توێڵی دەرچوو مردن، لە برسیا مردن هەردووکیان ڕاستی. دوایی چۆن ئازاد بووین؟ ئەخیر عەفڵەوی، یعنی قافڵەیەکی ئەخیر. ئیتر ئەمە زۆر بێزار بووین، ڕۆژێکیان ناونووس هات، وەجبە وەجبە خەڵکیانە بردەیانوت هەرچکێ ئەهاتە یانوت ئەمانە بۆی کوێ ڕایانوت بۆ شەتەکەیانەوەن. منیش دادام زۆر تەمەنی بی، وتی کوڕم مەڕۆ ناو مەنووسەوتم دادا زۆر بێزار بیمە، خوشکەکانم مرد و برسێتی و تینێتی و تەپیە پێمان هەڵچنی، وتی مەڕۆ ناو مەنووسەوتم دادا مادام بۆ شەتەکەیە با یەکسەر نەجاتمان بێ، باوە ئازارەوە نەمرینەوە خوشکەکانم لە برسیای کوێر بین و تینێتی و برسێتی. ئیتر خوشک و براکان ترم لێما هاتنەوە، ئەمانە گشتی کە سوکار ئێمەیە، ئەمانە شەهیدی مردوون، ئێمە شەهیدی زیندوین، ئێمە هەر لێ ئەماناوین، هەر لە ناو هەمان گۆڕوین، بەس چییە؟ خوا نەمانی کوشت و دەرچوومان. لەگەڵ دایکم و براکەمە بۆ ماوەی 6 مانگ لە دبز و تۆبزاوە سجن بووین. کاتێک کە کراینە سژنۆ تەمەنمان گەورە نەبوو، ئێمە مناڵ بووین، من ئەو کاتە 5 ساڵان بوو، بەس هەنێکم بە یاد بڵێن، برایەکم لە دبز بوو لە دایک، هە لە ناو سژنەکەی بوو لە دایک، بۆ ماوەی 6 مانگ لە دبز و تۆبزاوە سژن بووین، کە ئەو کاتە چوونە ناو سژنەکەەوە بۆ لە بارمانیان کرد و دووبارە دامانیان کرد بۆ ناو قاعەکە بڵێن. لە دەم قاعەکە دوو جوندی عێراقی ئێستا بوون، ئەو کاتە جوندی حکومەتی بەعەس، کاتێک دایکم مەسەلەن یا ژنەکان تر عەلاقە بە دەستیان و بوو و دار ئەیانداوەبان دەستیانە عەلاقە نەکەوتە خوارەوە، ئەوانم هەموو بە چاو خۆم یعنی بینی لە ناو سژنە. لە ناو سژنەکەیە مناڵ زۆر ئەمرد، خواردن سەمونی ڕق بوو لەگەڵ نیسکە، ئیتر ئەوانم بەبیرتێک کە سەمونی ڕق بوو لەگەڵ نیسکە و جاروا بوو درەنگ ئەهات، خەڵک زۆر برسی ئەبوو، بەڕاستی زۆر وەزعێکی زۆر ناخۆش، 4 خاڵۆم و باوکم و ئەمانە هەمووی ئەنفالن، یعنی ئەوەی خزم و کەسکار خۆم 101 کەس ئەنفالە. لە سژنەکەیا بوون نازان 14 قاعە بوو، شتێوا بوو، جادێ لە بینیانە بوو. لە جادەکە ئێمە لەم دیو جادەکەەوە بووین، ئەوان لەو دیوە بوون، نیوەی قاعەکە لەو دیوە بوو. زیل هات، سەدام حوسێن ئەمری کرد گشتی بکاتە ژێر خۆڵەوە، نازانم بۆچی. زیل هات باریانی کرد، ئەو بەریبار کرد، کە ئەو بەریبار کرد گشتیانیان برد ماڵ پورم هەر هەمووی ئێستاش بێسەر و شوێنن، بارانیان کرد بردیانن گەیە قاعهینەکەی ئێمە، بڵێن ئەو مەجموعی کە ئێمە لین و سەدام حوسێن وتی ئافل عام بەس غەیری جەلات تەڵەبانی لێ دەرچێ. ئیتر ئەو کاتە ئافیدا و ئێمە نەجاتمان بوو لەو شوێنە. نلق ورستان نلق ورستان وايد دايك ين